خۆشەویستانی کورسات نیو سڵاوتان لەبێ لەگەڵ کارانم بێکەوە پانۆراما ئەم شەوتان پێشکەش دەکەین. ماوێکی زۆرە قەیرانەدارایەکە یاریێمی کوردستان هاوڵاتیان یاریێمی کوردستانی ماندوو کردووە بە جۆرێک کە ئەوەی دەیەوێت لە بەرژەوەندی خۆی قسە دەکات. هەندێک پێیان وایە کە ئەوەندەی بێباچی هەندێک هێزی دەسەڵاتیان دەسەڵات و حکوومەتداری کە لە بەرامبەر ئەو دۆخەدا ئۆپۆزیسیۆنیش ئەوەندەی تر خەڵکی هیلاک و ماندوو کردووە بە جۆرێکە هەندێک جار لێدوانەکان پێچەوانن دژێکێک لە ناو ناخی هاوڵاتیاندا دروست دەبێت نازانێت بڕوا بە کامیان بکات وەختێک کە موچە دێت ینی تەنانەت ێسەوای لێ هاتووە کە بڵێن بەیانی موچەش وا لێ هاتووە هاوڵاتی و موچە خۆرەڵێ ئەبێ بیخەمە ژیرفانم ئەنجا باوەڕەکەم ئەوەندە هەواڵی دژبەیەکێ ئەم دژبەیەکێ لە پێناوچی ئەم ماندووکردنەی ژیان و گوزەرانی خەڵک هێندەی دیکە لە پێناوچی پانۆڕامام شەو گفتوگۆکە لەو بارەوە بە میوانداری هەرێک لە بەڕێزان بە ڕێز مامۆستا عەبدوڵڵا چالاکوان چاودێری سیاسی بەخێر بێی مامۆستا هەروەها بەڕێز عەبدولخالق ماوەتی چاودێری سیاسی سوپاس بۆ بەڕێزیشە هەروەها دکتۆر دڵشاد محەممەد چالاکوان لە شاری هەولێرەوە لەگەڵمانە بە ئیجازەی مامۆستایان ئەچمە لای دکتۆر دڵشاد سڵاو لێبێ بەڕێزت کەسایەتێکی هەم لەسەر معارەزە قساکەیم لەسەر دەسەڵات قساکەی و خۆشت هەمیشە لە حزۆرت هەیە لە ناو چالاکی گفتوگۆکانی یان حەدەسەکاندا ئەوەی ئێستا دەیبینی چی دەگوزارێ بە تایبەت لە نێوان هاوڵاتی لە نێوان دەسەڵات و ئۆپۆزیسیۆندا بە ناوی خوای گەورە و میهرەبان زۆر سپاس بۆ بەڕێستان بە ناوی خوای گەورە و میهرەبان تەبیعی کاکزانە ئەوەی کە هەیە و لە هەرێمی کوردستانە ئەوەی کە هەیە و دەیبینین بەڕاستی ئێمە هاوڵاتیانێکی یاخود بڵێن دەنگێکی خاوێن هەیە لە وڵاتەدا بەڵام بەداخەوە کە ئەو هێزانەی کە بڵێن خارجی هێزی دەسەڵات یعنی ئەو دوو هێزە سەرەکی کە لە وڵاتدا هەیە بە بەکارهێنانی ئەو دەنگە ناڕازیە و بە مەماسەکردنی ئەو دەنگانە و یاخود بڵێن بە دروستکردنی کۆمەڵە دوکانی سیاسی کە لەلایەن دەسەڵاتەوە دروست دەکرێت ئەو دوکانە سیاسیانە ئەو هێزە بچووکراوانە بە نەوعێکی کە ئەو دەنگە تۆرا و ناڕازی کە هاوڵاتیان کە دەنگێکی خاوێنن کە داوای حەق و ماف و سادەترین مافەکانی ژیانیانەکەن ئەو دەنگانە هەمووی ئیستیغلالەکرێ بە ناوی معارەزە کار چەناوانش دوکانێکی سیاسی یاخود بڵێن دروستکراوێکی دەسەڵاتن هەروەکو چۆن لە پێشووتردا ئەگەر بگەڕێنەوە بۆ مێژوو چەندین حیزبی کارتۆنیە بوو لە ڕژێمی پێشووی کە بڵێن عێراق کە حزبی کارتۆنی هەبوو بەشداری دەنگدانیشانە کرد دەنگیشانەیەنا و کورسیشانەیەنا و بەڵام بە نەتیجە بریتی بوو لە چی دواتر بە ڕەقس و سەماوە ئەم هێزە ئۆپۆزیسیۆنانەی خارجی هێزی دەسەڵات کە ڕووی دەسەڵات دیارە هەموو کەسەی بینێ و لە گەندەڵی و لە نائەدالەتیوانە خارجی ئەوانە بە ڕەقس و لەسەر سینی ئەجەندای بڵێن تەسلیم بە ئەجەندای ئەو دەسەڵاتە بن دواتریش بە نەتیجە ئێستا لە هەرێمی کوردستانیشەوە گوزارێکا دڵشاد ئەوەی کە لە هەرێمی کوردستاندا ئەگوزارێ ئەوەی کە ئیبینین لێرە و لەوێ کۆمەڵی هێز بە ناوی ئۆپۆزیسیۆنەوە کە بەداخەوە بەڕاستی کە ئۆپۆزیسیۆنێکی ساختن کە دروستکراوی یاخود بڵێن کۆمەڵی ئەکتەرن دروستەکرێن لەلایەن دەسەڵاتەوە و بە خۆشیان پارەیان پێدەدەن پاریان پێدەن ئامادەکاریان بۆکەن دەوریان پێدەن و جنێوی شەدەن بە نەتیجە لە سۆسیال میدیا و لەم لەولا جنێوەدەن بە دەسەڵات بەڵام بە تەنسێ و دواتریش لەسەر سینیەک وەکو پارویەکی گەرم پێشکەشێکەکەن بە دەسەڵات یاخود وەکو کێکێکی شیرینی پێشکەشێکەکەن بە دەسەڵات بە سەفقات یعنی بەڕاستی وایان لێ هاتووە وەکو چۆن لە خولی ئیسپانی و لە ئەوانەکە یاری نادیەکان بۆن دەکرێت لەگەڵانە یاخود بڵێن عەقدێکەکرێت لەگەڵ لاعیبەکانە ئەمانە جوان بەڵام بە نەتیجە ئەتوانن ئەو ئیستیغلالی دەنگی هاوڵاتیان کەن چۆنی بە یعنی ئەزانین چیەکەن ئەوانە ڕاستە ڕێخستنیان نییە ئەویان نییە بەڵام پارەیەکی خەیاڵیان پێدراوە سەفقاتی زیاد لە 50 دەفتەر و 100 دەفتەریان پێ ئەدرێ کۆمەڵێ بڵێن شخصیات دروستەکەن کە شخصیەتی فەیک یعنی بە خۆیان سەرپەرشتی تۆڕە کۆمەڵایەتەکانێکی زۆر ئەکەن بەوەی کە وا نیشانی ئەدەن کە ئەمانە دڵسۆزی ئەم میلەتەن وا نیشانی ئەدەن کە ئەمانە پاڵپشتی میلەتن بەڵام بەداخەوە بە ڕۆژ لەگەڵ هاوڵاتیانن بە شەوانیش بڕۆ لە هوتێلە گرانباکان لە دیڤان و لە هەولێر و لە سلێمانی و لە بەرزایەکان و لە کوێ دائەنیشن سەفقاتی خۆیان بەشەکەن ئەمە
ئەمە ئەزانی ئەمە بە بەڵگەیە خۆت کاک دکتۆر دڵشاد زۆر جار سکاڵا لەسەر زۆر تۆمارەکەی هەتانە لەناوە کاک دڵشادی سکاڵاکار مەسەلەن یعنی ئەمە کەسێک لێت بێتە سەر هێڵ ئەتوانی ئەمانە بسەلمێنی کە ئەمانە دوکانی سیاسین هەر کەسێک من تحدای یعنی بەڕاستی یەک شتێکت پێ بڵم ئەگەر کەسێک کە خۆی بە ئۆپۆزیسیۆن و بەوانە بزانێت پێویستەکە لە کەناڵێک وەکو کەناڵی کورسات بێت ڕوبەڕوومان بێتەوە بڵێ 1 2 3 4 ئێمەوانین بەڵام بەڕاستی ئەوانە هەڵەسن بە دروستکردنی کۆمەڵە بوهتانیا خود ئەوە ئەگە حقەتەوێ بالك وەکو لە کەناڵێکی وەکو کورسات بەبێ کە کەناڵێکە تا ئێستش کە چۆن لەو کاتێکە ئێرۆخان دروستی کردوە تا ئێستاکەش بێلایانی خۆی پاراستووە و هەوڵی داوە هەموو دەنگەکانی بە ئەنواع و جۆرا و جۆر دەنگ بە هاوڵاتیانی بگەێنێت و من بەڵێ ڕەزامەندم لەم کەناڵەوە هەموو بەڵگەکانی سپتا یەک شتێکت پێ بڵم ئەگەر مەجالم دێ ئەوانش بڵم بۆی ڕوبەڕوویەوە کە من نازام کێ ئەو کەسێک کە باسیەکەی حەزەکەم چەندین بەڵگە هەیە ڕوبەڕوویکەمەوە یاخود ئێستیان دوای ئەوەی کە قسەکانی ئەو بەڕێزەم گوێ لەبێ ئەو بە حەزی جەنابتان باش ئەگەر ڕێمۆلات مەبەستم ئەوە نییە مەبەستم عامە بە شێوەیەکی گشتیە نەک کەسێک هەبێ لێرە بێ مامۆستاعەتە ئوستاز من یەک شتێکت پێ بڵم یەک شتێکت با پێ بڵم یەک نمونەیەکت پێ بڵم کاک بەڵێ لەناو کەسێکەیە کە سەرۆکی سۆشیال میدیایە خۆی ناوە ئۆپۆزیسیۆن کە پێشتر لە ڕەنگێکی کە بوو تاوان ئەو حزبە 15 بۆ 20 ساڵ سلێمانی دواخست یعنی ناوێ خۆیان نا حزبی کابانی ماڵ و ئەوانە دواتر بە ڕەقس و سەماوە هەمویان چوونە باوشی دەسەڵاتەوە من حەزەکەم یەک شتێکت پێ بڵێم ئەوانە لە ڕەنگێک بوون دوکانێکی سیاسیانە بوو دواتر نەتیجە من بۆی ئێمە تاوان بۆ ئەوە بۆی ببێ بە بەڵگەیەک یاخود ببێ بە دۆکۆمنتێکە منم قسانەیە کەم سەیر مێژووە بێ بکەین 15 ساڵ بۆ 20 ساڵ پێش ئەو هێزە دروست بوو کۆمەڵە یلکەی پیسی لێ دروست بوو ببورن ئەگەر بینەران یعنی ئەمە من بۆی زیاتر لایەن ڕوون بێ لەو یلکە پیسانە یەکێکیان بوو بە سەرۆکی سۆشیال میدیایکیان بوو بە سەرۆکی چەرخ و فەلەق و ناوخۆی نامعارەزە و وەکێکیان ڕێباز حەملانەوەی ئێستا ئەیبینن کەسێکی وەکو بۆ نمونە کەسێکی وەکو بەڕێزێ کە وەکو ئەیبینین قسە ئەکا بە ناوی دابینکردنی قوتی خەڵک بە ناوی کە پێشتر خۆی ریفۆرم خواز و نازام ئەو بابەتانە بوو ئێستا ئەچێ قسە ئەکا بۆی خەڵکە دڵسۆزەکانی ئەم وڵاتانش کە ئەم وڵاتش کە ئەوێت قوتی خەڵک دابینکە ساردی بکاتەوە قسەی لێدوانی جۆرا و جۆرەدا جارێک بە ناوی ریفۆرم جارێک بە ناوی معارەزە جارێک بە ناوی وەکیل وەزیری دەرکراوی دارایی لە عێراق جارێک بە ناوی وەزیری دارایی کە لە کاتێک لەو حزبی کابانی ماڵە بوو چەندین سەفقاتی کردو بۆ سەرۆکی ئەو سۆشیال میدیایە چەکی پاریان سپی کردو بۆ خۆیان و بۆ دەوروبەرەکەیان ئەوە پرسیارەکەین من ئەگەر پێت باش بێ ناویشێنم من زۆر پێم ئەوە پرسیارەکەین زۆر باشە مامۆستا عەبدولخالق ماوەتی ئەم جەدەلە لە نێوان دەسەڵات و ئۆپۆزیسیۆندا هاوڵاتیانی هێندەی دیکە ماندوو کردووە ئەو شتێکە لێ ئەو شتێکە لێ لە نەتیجەشدا هاوڵاتی چیرفانی بەتاڵترە بۆ چوونی بەڕێزت بەناوی خوای گەورە میهرەبان وڵای ئەوەی کە ئێستا لە کوردستاندا هەیە دیارە هەم قسە لەسەر دەسەڵات هەیە و قسە لەسەر وەکۆی کاک دڵشاد فەرمی لەسەر بەشێکی هەندێک لە برادرانی تری ئۆپۆزیسیۆنی شەیە بەڕاستی کە بالفعل وایە کە ئەبێ واقعان ئێمە ئەوە بزانین کە هەر کەسێک و هەر شخصێک نەچ حیزبێک کە قسە لەسەر دەسەڵات دەکا بالفعل جێگای دەستخۆشیە چکە وە دەسەڵاتی ژەبێ لەگەڵ ئۆپۆزیسیۆن بە شێوەیەک مامەڵە بکرێت کە خزمەتی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکە بەڵام باسەکە ئەوەیە کە ئەبێ ئۆپۆزیسیۆنێکی ڕاستەقینە و حەقیقی بێ بۆی کە مێژوش یعنی ئەوە دەرەخا کە بالفعل لەناو ئۆپۆزیسیۆن چی حەقیقەتێکی هەیە و چی حەقەتی نێ بەڕاستی ئێمە ناچینە سەر و باسە کاک دڵشاد دیارە ئیشارەتی بە هەنێک کرد بەڵام گرنگ ئەوەیە کە ئەوەی کە ئۆپۆزیسیۆنی ئەڵێ بە سەداقەتەوە و بە حەقیقەتەوە و جەماوەر ئەوەی کە هەیە چاواشە نەکرێت لەسەر ئەوەی کە بالفعل دەسەڵات وەکو خۆی بناسرێ و ئەم دەسەڵاتی کە بەداخەوە یعنی ئێمە ئەوە بڵین کە ئەم خاکە بۆتە جێگەی تەراتێنی دەسەڵات لە بەهەدەردانی سامانی وڵات و هاوڵاتی لەم وڵاتە و لەسەر ئەم زەویە خۆی بە خاوەنی ئەم زەویە نازانێ بەداخەوە نیشتیمانێک کە بۆتە مایەی تاڵانکردن و تاڵانکردنی ژێرخان و سەرخانی هەرێمی کوردستان چۆن ئێمە ئینتیما بۆ هاوڵاتی ئەمە هاوڵاتی چۆن ئینتیمای لەم نیشتیمانەیە بۆ دروست ببێت کە سی و ئەوەندە ساڵە هەستی بەوە نەکردووە کە نیشتیمانێکی ئەم نیشتیمانە خزمەتیەکە و ئەگەر ماوەی خزمەتی کردبێ ئامادەنی ئێستا خزمەتی بکە ئەم بێ متمانەیە کە دروست بووە لە بینی هاوڵاتی و ئۆپۆزیسیۆنی شا لە هەندێک لایەنی ئۆپۆزیسیۆن هەیە و بەداخەوە لەگەڵ دەسەڵاتە بە شێوەیەکی تاو پشڕاوە بێژگە ئەوەی کە کەوادری یعنی دەسەڵاتەوە ئەوەی کە
پشتیوانی دەسەڵاتەکە ئەمەی کە ئێستا لێرە ئەگوزارێ و ئەمەی ئێستا ئەم واقعی کە دروست بووە بەداخەوە تایدا سەرنجام هاوڵاتی زەرمەندی یەکەمە لەم دۆخی کە لە کوردستاندا هەیە هاوڵاتیە کە 3 مانگە موچەی وەرنەگربێ هاوڵاتیە کە بەداخەوە لە هیچ شوێنێکی دنیاە شەرمەزاری بەردەمی خێزان و دوکاندار و عەرەبانچی و دوکانی فیتەر و دوکانی نازانم مارکێت و یعنی کە کاتێک هاوڵاتیەک بەم شێوەیە ئەمە سەرنجامی ئەوەیە کەسی ئەوەندە ساڵ لەم وڵاتەیە دەسەڵات دروستی کردووە ئەبێ ئێمە ئەوە تەکید بین ئیشکارمان لەسەر هەندێک لە لایەنی ئۆپۆزیسیۆن لەسەر خەڵکی تر لەسەر فڵانەیە بەس بەڕاستیە بێ ئێمە وەکو هاوڵاتی یان ئەگەر لایەنەکانی ئۆپۆزیسیۆن زوومیان لەسەر دەسەڵات بێ کە بەداخەوە ئەم دەسەڵاتە بە هەردوو زۆنەوە بوونە تەمای نەهامەتی بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان چونکە هاوڵاتی ئێستا کوردواری خۆمان چۆن لە دەست بە پوشێکی شەواگرێ بە چڵەدارێکی شەواگرێ ڕزگاری ببێ ئامادەیە طبیعیە هەر وڵاتێکی ئەم کوردستانە داگیر بکە لەوانەیە بەلایەوە ئاسایی بێ یەکێک لە کە من ناڵم ینی دقیقن قسەکەی تەواو دووبارەش یەکەمەوە کە سەرۆکی فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی کوردستان باسی ئەوەی کردبوو لە 160 هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئامادە نین یعنی ئەم کوردستانە بمێنێتەوە کاکە تۆ وەرە ئەم مانشێتە مەیکە بە قسە و باس لەسەر ئەو پەیجانەی کە بە دەیەها دۆلار سەدەها دۆلار پارە وەرەگرن سەدەها دەفتەر پارەیان لەسەر خوڕێ وەرە ئەسڵەکە بزانە ئێدە تۆ وەرە هەر لە بابەتێک لەو بابەتانەی کە پۆست دەکرێ وەرە سێری کۆمنتەکان کە خەڵک بزانێ من نازان بەرنامێکمان لەگەڵ جەنابتە هابوو لێرە باسیەوەمان کرد ینی داتایەکمان خسە ڕوو لە 100 تا چەندی هاوڵاتیانی هەرێمی کوردستان دڵیان بە هەرێمی کوردستان خۆشە و لە 100 تا چەندی ئامادەن بە هەموو شێوێک بچێتەوە سەر حکوومەتی ناوەندی بەس مامۆستا عەبدولخالق قسەیەک هەبوو کە لەسەرەوەی کە یەکگرتووی ئیسلامیان هێزە ئۆپۆزیسیۆنەکان وەختێک گەچنە بەغدا دەور و ڕۆژنامە نووسەکە بین ئەڵێن محەممەد شیع سوودانی وتی ئەتا نەوت نەنێری و چەند ئەڵێ ئیشێوان ئەبێت زەخت بکەنەوە مەسەلەن بەرپرسێکی باڵا هەفتەی ڕابردوو لێرە میوانی پانۆراما بۆ قسەیەکە من لەگەڵ ڕێزم ئەو میوانەی لێرە بەوە بە تایبەت ئەوانەی کە لە پەیجەکان ینی ئەنووسن بەداخەوەی وەڵامدانەوەژ نین ئەوانن کە بە هەموو دیێڕەگەڵا وەرەگرن و پارە وەرەگرن پارەی دزراوی ئەم میلەتە چێتە ژیرفانیانە لەسەر حسابی دەسەڵات بەڵام ئەوەی کەوتراوە یعنی نەوەڵا بڕواناکەم نەک بڕواناکەم خەڵکیش بۆی دەرکەوت و حەقیقەتەکە بۆ نمونە لایەنێک وەکو یەکگرتووی ئیسلامی کوردستان چۆتە ئەوێ نمایندەی سوودانی بکانەی حکوومەتی عێراقیشە بەڵکو یەکێک لەو نموزەجانەی کە هەبوو فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی کوردستانە ئەنجومەنی نوێنەرانی عێراق کاتێک چۆ لای سوودانی ئەو حەقیقەتانی کە سوودانی زۆر جار بەم برادەرانەی دەسەڵاتی وتووە ئەوەی بە تایبەت بەرپرسی موەسسەسەی نەوت و هەموو ئەو موەسسە و جونگە ڕئیسیانەیە کە لە کوردستان حەقیقەتەکانیان باز نەکردووە لەوەیە کە کاتێک فراکسیۆنی یەکگرتوو بیستویەتی بە حەقیقەتەوە ئەمە تەرجمان نەکردووە ئەمە حەقیقەتێکە کابێ هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەوە بزانن باسی بیرەنەوتەکان کرا کە بیرفعل وای لەکرا کە ئەو خەڵکەی ئێمە باسی کرد کاتێک سوودانی باسی لە هەرێمی کوردستان و لە بە قاچاقبردنی نەوت و لە بۆری نەوت و لە لەمانە کرد کە ئەمە حەقیقەت بوون ئەبێ خەڵک بزانێ زۆر بۆیە ئەوەی کە پێویستە ئەمە نمایندەی سوودانی و حکوومەتی عێراقی ناکرێ بەڵکو ئەو حەقیقەتانن ئەبێ هاوڵاتیانی هەرێمی کوردستان یعنی ئەوە دڵنیابن کە ئەم دەسەڵاتی لە هەرێمی کوردستان ئیدارەی پێت وایە لە ئێستادا مامۆستا عەبدولخالق یەکگرتووی ئیسلامی کوردستان خاتری دەسەڵاتی گرتویان خاتری حکوومەتی گرتووە لە کوردستاندا بەڵێ نەخێر ئێمە بە هیچ شێوەیەک خاتری دەسەڵات ناگرین وە کردمان و ئەوەی پێویستیش بێ کردومانەوە باجیشمان داوە و شەهیدیشمان داوە لە 2005 لێشی پەشیمانین هەموو دڵۆپە خوێنێکی شەهیدەکان یەکگرتووی ئیسلامی کوردستان بۆتە متمانە لەلایەن هاوڵاتیانی هەرێمی کوردستان و بە ئێستاشەوە کە لە چەندین قۆناغدا یەکگرتووی ئیسلامی کوردستان باجی داوە ئێمە خاتری هاوڵاتیانی هەرێمی کوردستانمان دەوێت ئێمە قوتی هاوڵاتیانی هەرێمی کوردستانمان دەوێت ئێمە موچەی خەڵک و مافی خەڵک لە شوابێ لەوێ دیفاعەکەین هەرچێکمان پێ بکرێ بەرامبەر دەسەڵاتی کوردی بەڕاستی هەم بەرامبەر حکوومەتی عێراقیش ئێمە بێدەنگ نابین زۆر باشە مامۆستا عەتا بۆ چوونی بەڕێزت کە تۆ کادرێکی دیاری و پێشکەوتویەکی نیشتیمانی کوردستانی ڕاستە چاودێرێکی سیاسی بەڵام ینی ئەم جەدەلە بۆ دەسەڵات ئەوانەی لە حکوومەتن بە زۆرێک قساکەن ئۆپۆزیسیۆن بە زۆرێک ڕاستە لە هەموو دنیا وایە بەڵام بە ناتەندروستە ژاوژاوی زیاتری لای هاوڵاتی و لەسەر ژیفانی هاوڵاتی و لەسەر دەرونی هاوڵاتی دروست کردووە زۆر سپاس کارزانە ئەسڵاو لە جەنابت و لە بینەرانمان لە کورسات بەخێراتنی هەردوو میوانە بەڕێزەکان دەکەم دیارە بە تاکید ئێمە ئەوەی کە ئایبینین لە هەرێمی کوردستان
من دقا و دق ئەو قسانەی کاک تۆ دڵشاد یعنی بەڕاستی ئێمە بەداخەوە ئۆپۆزیسیۆنێکی لاوازمانەیە و هەندێک جار حرمەتی زۆرم هەیە بۆیان تەنها بۆ مزایداتی سیاسی و ئەوانە دێنە بەردەمی مایکەکان و سەر شاشەی تەلەڤیزۆن ئەمە ڕەنگە بە تێگرانە ئەکرێ بڵین پۆلێنی بکەین لایەنەکانی ئۆپۆزیسیۆن بە جۆرێک لە جۆرەکان بەڵام لە هەندێک بابەتی زۆر گرنگ و ڕەهەندی نیشتیمانی نەتەوەی زۆر جار ئێوەتان پێ ئۆپۆزیسیۆنە بەناو من پێم وایە ئۆپۆزیسیۆنێکی زۆر تەندروست نییە بە حقیقت ئەو ئۆپۆزیسیۆنی کە جنابت باسی یەکەیت کە بەدیل بێ هەڵەکان و کەم و کوڕێکان پیشانی حکومت بداتەوە حکومت چ لە ناوەن بێت لە هەرێمی کوردستان ئەو ئۆپۆزیسیۆنە تەندروستەمان نییە بەڵکو یعنی هەندێک لەو حیزبانن کە ئێستا لە هەرێمی کوردستانەوە چوونەتە بەغدایان لە ناو هەرێمی کوردستانیش مەقعدی پەرلەمانیان هەیە بەڵام بەداخەوە ئەم ئۆپۆزیسیۆنانە نەبوونەتە هۆکاری ئەوەی ئەگەر دەسەڵات کەم و کوڕێکی هەیە ئەمان خۆشبەختی بۆ خەڵکی هەرێمی کوردستان و بۆ خەڵکی ناوچەکانی تر بێنن بەقوتبوون و بەهێزبوونی خۆیان لەسەر چیە بینن مامۆستا من پێم وایە تەنها و تەنها لەسەر ئەو لێدوانانیانە کە لە تەلەڤیزۆنەکانی دەن لە شاشەکانی خۆیانەوە ئەیدەن یان هەندێک متەمەری سەحەفی ئەوانە ئەکەن کە ڕەنگە پێویست نەبێ بیکەن بۆ نمونە مەسەلەن هەر لە هەندێک بابەتی سەرفکردن و خەرجکردنی موچەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان هەندێک جار من ناڵم بە مطلقی بە کولی نایڵم هەندێک جار پێویستە قسە بکەن نەقەشیان لێ نایە بەڵام هەندێک جار بەڕاستی کە ڕەنگە زەرور نەبێ قسەی لەسەر بکەن دیان قسەی لەسەرەکەن ئەمە ئەوەی جەنابەت باست کردوم لە قسانی پێشوو تا جەنابەت ئاماژەت پێدا فعلەن ئەمە هەروەکو کەسێکی سەحەفی دێن ئەو قسانی کە ئەکرێن ئەیگەێنەوە بە شاشەکانی تەلەڤیزۆن کە ئەمە زۆر دوورە لە مەهامی ئەوان لە ئیشی ئەوان لە ئەو ئەرکە سەرێکی کە بۆی چوونەتە ناو ئەنجومەنی نوێنەرانی عێراق چۆن ئێمە لێرە بۆ نمونە دوو حیزبی دەسەڵاتدار کە بە شێوەیەکی تقریبان بڵین بەردەوامی ئەمانە لە دەسەڵات بوون بەڵام دوێنێ ئەم حیزبانە خۆشیان لە دەسەڵات بوون هەر دوێنێ ئەم حیزبانە بەشێک بوون لەم دەسەڵاتی کە هەبووە پۆستی گرنگیشان لابووە یعنی ئەم حیزبانە یەکگرتو کۆمەڵ بە تەئکید پۆستی گرنگیشان لابووە لە هەرێمی کوردستان و پەرلەمانتاریشان هەبووە زۆر جار من بەداخەوە ئەڵم یعنی ئەم قسانە ئەبێ بیکەین یعنی جێگەی با بڵین سەرنجە جێگەی تێبینیە نیوە بە نیوە چوونەتە ناو پۆڵی پەرلەمانەوە لە دانیشتەکانی بۆ ڕازیکردنی دڵی هەردوو ئەو لایەنانی کە بەشێکان ئەیانویست دانیشن بەشێکان ئەیانویست دانەنیشن لەسەر هەندێک پرۆژە یاساوەمانە مێژوویەکی زۆر دوور نییە هەمومان لە بیرمانە ینی کەواتە ئەمە لەکوێی ئۆپۆزیسیۆنیدا جێیانە بێتەوە لەکوێی کاری ئۆپۆزیسیۆنیدا خۆیان ئەبینەوە تۆ کاتێک 50 لە پەرلەمانتارەکانت ڕاستە ئەوان بە جۆرێکی تر بۆ خۆیان وێنانە کرد کە ئێمە نامانەوە بینینە عاملی ئەوەی کە بە جۆرێک لە جۆرەکان تەشەنجات زیاتر بکەین بەڵام نەخێر تۆ ئەگەر ئۆپۆزیسیۆنێکی کارابی لە پێناو بەرژەوەندی خەڵکی هەرێمی کوردستان کار بکەی ئەبێت تەسحیە بە خۆت بدەیت ئەبێت تەسحیە پەرلەمانتارەکانت بدەیت تەسحیەی گیانی نا بەڵام تەسحیەی قوربانی سیاسی بە خۆت بدەیت نابێت لەبەر ئەوەی کە ئەو دوو لایەنە ڕازیکەی تۆ بە جۆرێک کارەکانت بکەی بۆی لایەنی دەسەڵاتت لێ ڕازی بێت و ناڕازی نەبێ تۆ خۆت ئۆپۆزیسیۆن واتا بەرهەڵسکار بۆ چێ بۆ ئەو حیزبانی لە دەسەڵاتن تۆ لەم لاوە دیتەوە بە جارێکی تر ڕازیانەکەیتەوە بۆیە هەندێک جار بەڕاستی بەداخەوە ئەم ئۆپۆزیسیۆنانی ئێمە ئەیبینین ئەو ئۆپۆزیسیۆنە نین کە خەڵک چاوەڕوانی لیان هەیە من پێم وایە بەشێکیان بە تایبەتی هەندێک لەو حیزبانی بەڕاستی ڕەنگە بچینە ئەگەر بچینە تەفاسیلەوە ڕەنگە کاری پەرلەمانتاریەکەشیان بە شێوەیەک لە شێوەکان بە جۆرێک نەکەن کە بە هیچ شێوەیەک بژێتە بەرژەوەندی خەڵکی هەرێمی کوردستانەوە بەداخەوە ئەڵێمکە پێم بڵێ کاک دڵشاد دکتۆر دڵشاد ببوورە بەڕێزت بە دیاریکراوی با ڕاشکاو بین یەک دوو جار مەسەلەن کۆگرە و ڕۆژنامەوانیەکانی بڕیاردەری ڕەوتی هەڵوێست ئەتەوێتێکی بدەی و ئەوانە تۆ مەتبارتەکەن بۆی تۆ سەربەلایەنیشی دەسەڵاتی و لەلایەن لایەنێکی هەواڵگری دەسەڵاتەوە نێردراوی هەر بەڕاستی تۆ بۆ ئەوە ئەکەی یعنی ئەوان پێیان و توی پێ دووتراوە یان بەڕاستی تۆ ئەتەوێ دەنگێکی جیاوازتر بی کامیانە طبعا زۆر سوپاس کاکزانە بۆ پرسیارەکەت کە زۆر زۆر پێخۆشە من ببوورە گەر پرسیارەکەت ینی بەنوعێک بێ بەڵام وەڵامی ئەو نانم کێشەم نییە پێم خۆشە چکە ئەوە پرسیاری بەشێکی هاوڵاتیانە لەبەر ئەوەی ئەوەندە ئەو حاڵەتانیان بینیۆ لە پێشووتردا کە ئەو خەڵکانە کە نمونونەکان باسم کرد هەرێکە لە ڕێباز حەملان و عەلی حەمە ساڵح و شاسوار عەبدولواحید و ڕێبوار و غالب و ئەمانە کۆمەڵە کارەکتەر بوون بەوەی کە خۆیان ئەشوبان کامە دیفاع لە هاوڵاتیانی هەرێمی کوردستانەکەن دیفاع لە دەنگی ناڕازیەکەن ئاهاتن کۆمەڵی قسەیانەوت و على ساز لەسەر ئەو ریتمە ئەڕۆشتن کە ئەمە جنێو بەدەسەڵاتە دەن بەڵام بە نەتیجە خۆیان تەنسیقیان هەبوو
دواتر ئەمان بینی پەرلەمانتار هەبوو کە فرمانی گرتنی هەبوو لەم وڵاتی لەم هەرێمی کوردستانەیە دواتر لە بەغدا لەگەڵیان دانیشت. من بۆیە ئەمەوێت بەشێکی وەڵامەکەم ئەوە بێ. بەشێکی وەڵامەکەی کەم من کارکتەری ئۆپۆزیسیۆنی ڕاستەقینە دەبینمەوە لە چەند خاڵێکە پێم خۆشە باسی ئەو بکەم ئینجا وەڵامی عەلی حەمەد ساڵح و ئەو کەسانشی ئەمسالی عەلی حەمەد ساڵحن کە لەگەڵیان. طبعاً کارکتەر من داوام کردووە کە کۆنگرەکانم لێ تێکداوە بەو نیەتەوە کە من پێشووتر کۆنگرەمە بووە بەو نیەتەوە کە من پێشووتر سکاڵام لەسەر وەزیرێکی گەندەڵی ئەم حکوومەتە گرتووە کە لە هەموو ڕەنگەکان لە ڕەنگی دەسەڵات بووە تا لە پارتی بوو بێ لە یەکێتی بوو بێ لە گۆڕان بوو بێ لە کۆمەڵ بێ لە یەکگرتوو بێ بەڵام ئەوان ئەو تۆمەتانیان دروست ناکرد لە قایمقامێکی گەندەڵ لە محافزێکی گەندەڵ تا ئەگات پەرلەمانتارێکی گەندەڵ من سکاڵام لە هەمووی کردووە بە دەسەڵات و بە معارەزەوە بەڵام ئەم برادەرە من ئەزانم کارکتەرەکەیم بۆ دەرکەوتۆ کە کارکتەری ئۆپۆزیسیۆنێکی ڕاستەقینە نیە. طبعاً کارکتەری ئۆپۆزیسیۆنی ڕاستەقینە من پێم وت لە کۆنگرەکە وتم فەرموو با بڕۆینە پێش دەرگای کام سەرکردایەتی سیاسی ئەڵەی سەرکردایەتی ئەڵەی با بڕۆینە پێش ماڵەن داوای ماف و حەقی خۆمان بکەین لە دەسەڵات بکەین. تۆ هاتووی لە سۆشیال میدیا پێگەی ڕۆژنامە نووسان داگیرەکەی ئیخبارم بۆ خوێنیتەوە بۆ کێ خوێنیتەوە تۆ موچەیەکی خەیاڵی وەرەگری سەفقاتی ژێربەژێرت هەیە پێم وتووە ئەگەر ڕاستەکەی فەرمو وەرە شەرعیەت مەدە بە پەرلەمانێک کە ئەڵەی بە تەزویرە ئەم پەرلەمانە وەکو کاک تەڵعەت ئاماژەی پێدا کاک عەبدوڵڵا تەڵعەت بڵێن ئاماژەی پێدا کە خۆیان کاک عەفوەن مامۆستا عەبدوڵخالق بەڵێ بەڵێ مامۆستا عەبدوڵخالق کە ئاماژەی پێدا وە کاک بڵێن مامۆستا عەتا عەفوەن کە ئاماژەیان پێدا و برادەرانە هەردوو برادەرە بەڕێزە کە ئاماژەیان پێدا بەڵێ من کارکتەری ئۆپۆزیسیۆنی ڕاستەقینەم باس کرد ئەگەر لێرەوە من بڵێن داوای لێکم ئەگەر ئەو ڕاستەکە و بە جددی ئۆپۆزیسیۆنە و بە ئیعازی دەسەڵات قسەکانی ناکا و ئەوان پێی ناڵێن بڕۆ فڵانەشت بڵێ فڵانەشت مەڵێ با بڕۆ بەیانی لە پێش پەرلەمان کە ئێستاوا 6 مانگە موچە وەرەگیرێ پەرلەمانێک کە جێگەی دەرکردنی قەرارات و چاودێریکردنی یاسایە فەرموو با بەیانیمان بگرێت بۆی بە گیانی دەرەوەی نیشاندن بڵێن ئازادی نیە لە وڵاتەدا فەرموو با بڕا لە پێش دەرگای گەورە پیاوانی ئەم وڵاتەدا مان بگرێت نەگەوەی مناڵی فەقیرهاندا و دواتر خوێنەکانیان سڵحی پێ بکەن. من داوام لێ کرد کە ئۆپۆزیسیۆنی ڕاستەقینە ئەوە نییە کە تۆ موبایلێک بگریتە دەستەوە لە سۆشیال میدیا ئەوانە چکە ئێمە ڕۆژنامەنووسی زۆر زیرەکمانێ و کەناڵی زۆر باشمانەوە وەکو کورسات دەست لەسەر برینەکان دانێ من چیشم بۆیە تۆ بێ بڵێ ئەمە وایە و ئەوە وایە و کە خەڵک کە ئەوان خۆی پێت بڵێن من نمونە ژێنمەوە دواتر چۆن طبعاً من ئەمانەم پێوت زانیتی کە چ معدنێکە کە چ مەسلحەتێکی هەیە لەم ئیشەیە و کە مەسلحەتەکانی تێکەچێت کە دەستەکەیم کەشف کرد برادەرەکانی خۆی باسی ئەوەکەن من یەک شتت پێڵم کاکزانە لێرەوە بەڵێ لی بپرسن لەو برادەرە کە سەرۆکی ڕەوتەکە شێروانی کێ لە دای بەدەستەوە هێمن کێ دای بەدەستەوە توانا کێ دای بەدەستەوە کە وەکو ئەو تەنانەت شۆفێرەکەی خۆی باشە من سەیرم دێ چۆن ئەو ناگرن ئەوانە ئەگە بڵێ حەسانی قانونی و پارێزبەندی ئەو شتانە نایخوا ئەوە شتێکی ڕووکارە پێی بڵێن بەشداربازیانی کێ دای بەدەستەوە کاکە ئەمانە کۆمەڵێکن کێشە چییە لەگەڵ ئەو کەسە کاک دکتۆر دڵشاد کێشە چییە کێسا مثلن لەو بارەوە کێشەم چییە کێشەمەوەی شایەتی حاڵ و کاکزانە ئەم برادەرە بۆ خۆی نزیکی 8 ساڵ لە حیزبێکی کە بوو کە سلێمانیان زیاتر لە 15 ساڵ هێنایە دواوە ئەو ڕێباز حەملان و ئەوانە کە ڕێباز بەخۆی لە چەکی پارەم سپیکرۆتەوە بۆ ئەو برادەرە بۆ ئەو عەلی کە ناوێنیت کە بۆ شاسوارم سپیکرۆ تا ئێستا ژەڵێ من لەو کاتێک کە وەزیری بووە لەسەر پشکی گۆڕان ئەمە قسەی ڕێباز حەملان خۆیەتی کە ئەڵێ چەکم بۆ ئەوان و بۆ خۆشم سپیکرۆتەوە تاوەکو کاتێکە ئەڵێت لەگەڵ خوا خۆشببوونە و شیوان مستەفا کە ئەڵێ دائەنیشین کە ئەڵێ من لەوە دوپێی ئەڵێ من بۆ ئەم چەکانە بۆ عەلی و بۆ شاسوار و بۆ فلان و فلان سپیکەمەوە من ئەمە شتیوان ناکەم بازرگانەکە خۆمی تیابم خۆشی لە ڕێگای چەند کەسێک و لی بپرسن من حەزەکەم لە بەرنامەیەکە بە ئەوش ڕوبەڕووم بێتەوە کەواتە ئێمە تەجروبەمانەیە حیزبێکی ئۆپۆزیسیۆن ڕێباز حەملانی کرد بە وەزیری دارایی کە گەورەترین و حساسترین پێگەی ئەم وڵاتەکە دارایە تەسلیمی ڕێبازکرا ئەوەش مەسیری ئەم وڵاتێک چی بەسەرات طبعاً من ئەمانەم کەشف کردیان من داوام کرد وتم وەرە کاکە تۆ بە سۆشیال میدیا خۆیان پێتەڵن کاتی خۆی دەگێڕنەوە لە زمانی کۆندا ئەڵێن پاشایەک هەبوو کۆمەڵە غولامی هەبوو غولام پاشای وت من نێتمەیە یاخود بە تەمام فڵانە سەعر بۆ نمونە شتێک نرخێک دانێم بەو نەوع ئەبێت بە غولامە وت کاکە تۆ وامەکە ئێمە
داوت لێکەین نرخەکە کەم بکەیتەوە تۆ هەمانە و نرخی کە لە مشتی خۆتا داینە لەسەر هاوڵاتیان تر زەڕیبە بێ کارەبا بێ ئاو بێ دەرمان بێ خوێندن بێ تعلیم بێ دواتر ئێمە داوت لێکەین هەم خەڵکێکی ناڕازیش بە چاپڵە ڕێزان دوای ئێماکەوێت دەنگمان پێدا دواتر بە ڕقسەوە دەنگکانشت پێشکەشەکەین ئەو بوو ئیتر پاشا ڕازیە بێ بۆ هەم غولامی ڕازیە بێ و هەم ئەو دەنگە ناڕازیش بە لە ڕێگای ئەو غولامەوە ئەیگرێ اینجا من مەبەستم چییە یاخود بابەتێکیکەیە کاتی خۆی کە دوو کەسێکی نابینا و کەسێکی کە کێشەی بینایی نییە خواردنێک ئەخۆن بەیەکەوە قەرارە دەن کە دوو ئەو خواردنە بخۆن بەیەکەوە بەڵام نابیناکە بە فەعلی نابینایە بە ئەوەی کە چاوێ بینێ پێڵە نامەرد بۆ سێسەیە خۆی خۆ قەرار بۆ ئێمە یەک بیخۆین ئەوش پێڵێ چۆن زانیت خۆ تۆ ئەلەساز نابینایە ئەڵێ من نەزانم چکە من دووی خۆم تۆ بێدەنگی بۆیە من سێسەی خۆم ئەزانم تۆ خۆشت لەو بابەتە ینی بەنەوە لە نەوەکان من زیاتر لەو حەدی ژمارەیەکە خۆم من دووە خۆم کە قسە ناکەی دڵنیام تۆش سێ خۆی کاتە هەمانە تەنسیقاتە کارکتەری ئۆپۆزیسیۆنی ڕاستەقینە لە وڵاتەیە کۆتایی هاتووە ئێمە تەجروبەمانێ وڵاتیان بەرەو دوا بێت کۆمەڵی LKPC لێ دەرچوو دواتر ئەوە اینجا من شتێکی کە بەڕاستی ئەو چالەنجەی کە هەمە لە ئێستاە فەرموو لە بەیانیەوە با بڕۆن لە پێش بینای پەرلەمانمان بگرن بڵێن ئازادی نییە ژیان نێوانە من یەک پێشووتر یەک شتێکت پێڵم چاڵنجەکەت چییە بە دیاریکراوی دیارە ئەوە ماسکیانجەکەت چیە دکتۆر دڵشاد گەندەڵەکانی وەزیرەکانی دکتۆر دڵشاد چاڵنجەکەت چییە لە پێشتر ئەو بوو کاک مەسعود و بڵێن کاک باڤڵ کە دانیشتنێکیان کرد ئەو بوو کاک باڤڵ چۆیە بەغداد داوای کرد موچەی مانگێک هات ئەو موچەی ئەو مانگە هات یعنی ئەمە شتێکی باشە قەیچێکە من پێم خۆشە تەنانەت ئۆپۆزیسیۆنەکانیش یەکگرتوو بن لەگەڵ دەسەڵاتە ئەو بوو دوای کە کاک باڤڵ ڕۆشت ئەو موچەیە نێرا چەندین هێزیکەی معارەزات هەمووی خۆی کرد بە ساحبی باشە کاکە ئێستا پێمان بڵێن ئێستا فەرموو موچە نیە ئێدە بڕۆن کاکە موچەکەمان بۆ بێنن ئۆپۆزیسیۆنی ڕاستەقینەوە تۆ مۆبایلێکە بەدەسەوە بێ و کۆمەڵێک لەشکری یاخود بڵێن هێزی ساختەی سۆشیال میدیا دروست کەیتوانە یان شتێکی کە خۆی ڕاتە پێش لەناو هەولێرە ڤیددیۆیەکە گرێڵێ ئەمە بینای فلانە شوێنەوە ئەوانەوەوانە شۆفێرەکەی دەستگیرەکەی خۆی دەستگیر ناکرێت بەخۆی لی بپرسن بۆ گرتنی شێوانی تەلەفۆن بۆ کێکا بۆ گرتنەکەی لی بپرسن بۆ هێمن تەلەفۆن بۆ کێکە ئەمە یاخود بۆ بەشدار بازیان کاکە ئەمانە مناڵی فەقیر بەدەستەوادەن مناڵی فەقیر دەفعەکەن و دواتر کۆمەڵە تۆمەت بۆ ئەو مناڵە فەقیرانە دروست دەکەن زۆر باشە دکتۆرکەن کە حتا کۆتایی تەمەنیان لە سژ نابن من مەبەستم یەک شتێکە بەڕاستی ئەوانە ئەگەر ئۆپۆزیسیۆنێکی ڕاستەقینن فەرموو با مینبەری کورسات بەکاربێنن با ڕوو بەڕوومان بنەوە با بێن بڵن کاکەوانە من بۆ خۆم سکاڵام کردو لەسەر هەموو تەواوی ئەو گەندەڵانی کە وەزیر کاکە خۆمەوە ناگەینە کە تۆ بڵێ دەسەڵات ئەگەر دەسەڵات ئوستاز ئەگەر دەسەڵات گەندەڵی نەبێ و نائەدالەتی نەبێت وڵات وای لێ نایە ئەگەر ئۆپۆزیسیۆنێکی ساختە و فەیکیشت نەبێ ژیانی هاوڵاتیان ناگا بەوەی کە خەڵک بگری بۆ موچەکەی خەڵک سێ مانگ نان نەبێ بیخۆی کە بەرزکردنەوەی موچە نەبێ فەرمانبەران نان نەبێ بیخۆن خەڵک توانای نەبێت دەرمان بۆ نەخۆشەکەی بکڕێت دەرمان لە مستەشفایەتەکانە نەبێ کارەبات بەپارە بێ ئاوت بەپارە بێت خوێندنت بەپارە بێ مناڵەکانی باشێک شتێکی کە ئۆپۆزیسیۆنی ڕاستەقینە کارکتەری ئۆپۆزیسیۆنی ڕاستەقینە بڕۆ لە وڵاتان بینە لە سژنە ئۆپۆزیسیۆنی ڕاستەقینەوە نییە کاکە تۆ لە ڤێلایە لە سلێمانی و لە هەولێر و لە های لاڤە مناڵەکانی لە مەکتەبی تایبەت بژی ئەم برادرە خۆی لە هەولێر مناڵەکانی لە مەکتەبی تایبەت بوو قەرار بوو چەند کەسێکی کەشی بۆ کاندید کەن هات لە سلێمانی کاکە گیانمان بگرن ئێ باشە کاکە تۆ پەرلەمان لەوێ نییە دەسەڵات لەوێ نیە اینجا بەخۆیشی بەخۆیان بڕۆ ڤیدۆکانی کۆنی لێبەرەوە بەخۆی دەنگی داوە بۆ دەسەڵاتە بەخۆی دەنگی داوە بە وەزیرانە تۆ ئێستاکە من پێڵم سەفقاتی تازەترین سەفقاتی بڕۆ چەند لەم نزیکانیان نزیکی 50 دەفتەری لە دەسەڵات وەرگردووە پێشووتریش بە شایەتی زۆر باشە دکتۆر با کاتەکە بە عەدالەت دابەشکەم باشە من یەک شتێکی پێ بڵێم بەڵێ ئەگەر ڕێمۆلات ئەو شتانە بەس باش وڵای حەزم کرد یەک شتێکت پێ بڵێم بەڵێ فەرموو ئەوش باش ئەگەر تۆ ئۆپۆزیسیۆنێکی ڕاستەقینەی ئۆپۆزیسیۆنێکی ڕاستەقینی معقولە لە گوڵ کاڵترت پێ ناوتێ معقولە تۆ لە ناو ڤێلایە دابنیشی اینجای سەلەوانە بەس مامۆستا عەبدولخالق باسی کردوتی ئێمە بازماندا و شەهیدیشماندا وەکو ئۆپۆزیسیۆن ئەوکو یەکگرتووی ئیسلامی کوردستان کاک عەبدولخالق ئەوەی یەکگرتوو بووە بەڵێ کاکە من لەگەڵ ڕێزی تەواوم بۆ حیزبە ئیسلامیەکان بەس یەک داواکاریەکشم لەوانەیە لەم وڵاتەدا ئۆپۆزیسیۆنەکان ساختن بەڵام بە هەموو خراپەکانی ئەوانەی کە بە ناوی بڵێن حیزبە ئیسلامیەکان کە تا توانیوانە پەروەردەیەکی جوانی مناڵ و ئایلە و خێزانەکان بکەن بەس من یەک پرسیارێک لە ئەو برادەرەی کە باشە خوای گەورە لە زۆربەی ئاەتەکانی قورئانی پیرۆزدا
بۆ دابینکردنی نان و قوت و ژیانی خەڵک باسی ئەوە کات کە خی گەورا فەرمێ و ئەموال و ئەنفوسهم بە ماڵ و ئانە دواتر بانە بەڵام بۆ ئەوەی کە نائەدالەتیەک ڕوبەرووی وڵاتت بێتەوە بۆی کە نائەدالەتیەک و ژیانی و هاوڵاتیان تێک چێ خی گەورا فەرمێ و ئەنفوسهم و ئەموالهم باش ئێوە چاوەڕێی چیتانە کاکە بۆ جیهادێک داوای جیهاد ناکەن یەک من بەڕاستی پێت بڵم کا ئوستاز تا ئێستاکە کەسێک لەوانم نەبینەوە بەر لەسەر سکی بەستێ حەدیسەکانی پێغەمبەر درودی خوای لێبێ باز لە زۆربەی فەرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم باز لەوە ئەکات کە ینی دنیا جەنەی ئەوانەیە کە خراپە و خراپەکاریەکەن یاخود بڵین دۆزەخێکە بۆ مسلمانان وەنیە ئەوە حقەتە بەڵام بە پێچەوانەوە ئێستاکە ئەوانەیشی کە بە ناوی دینەوە بەداخەوە کە ناکرێ وابێت خۆزگا بیانتوانێت پێشمانکەون بۆ ئەوی ڕوبەڕووی ئەو نائەدالەتیە ببینەوە مناڵەکانیان ئەگەر ڕێمۆلات ئەگەر ڕێمۆلات با کاتێک عەدالەت بۆی بە هەمومان ڕوبەڕووی نائەدالەتیە ببین. باش مامۆستا عەبدولخالق بەڕێستان بۆ پێشی بە ڕاشکاوتر بە جەریئتر ینی وەکو ئەوی دکتۆر ڕشاد دەڵێ ڕوبەڕوو نابنەوە ئەو تەنانەت داوای جیهادیشەکە لەو پێناوە و مەسەلەن چەند حەدیثێکی بە نمونەیە نایەوە ینی بۆ بەس قسەکردنە. وەڵا من ڕێزم بۆ کاک دڵشاد دیارە ئەو قسەکانی برای بەڕێزم کاک دڵشاد واقعان دیارە لەگەڵ کێیەتی و لەگەڵ چلایەنێکی ئۆپۆزیسیۆنێتی من ناسمەوە جەدەلەوە ئەو قسەی ئەخیریشی کە ئەو باسی کرد بە دڵنیایی یەکگرتووی ئیسلامی کوردستان قەت لەبەرەی زوڵمانە بووە و بەرامبەر زوڵم بووە و ئەوەی کە کردوێتی بە شانازیەوە لە پێناو خەڵکا کردوێتی و ئەوەیش کە باسی پەروەردەکردنی ڕۆڵەکانی ئەم وڵاتەکە ئەویش هەر سوپاسی یەکەم کە ئەمەش ڕەکیزەیەکی گرنگە کە وەلایەنێک کە ڕۆپەروەردەیەکەی بتوانێت خەڵک فێری نیشتیمان پەروەری و ئاین پەروەری و چۆنڵی وەکو ئینسان مامەڵە بکات لەگەڵ بەرامبەر ئەمە کەم نییە. من ئەوەی کە پەیوەستە وەکو باسم کرد دووبارەیەکەمەوە جەنابی کاک دڵشاد باسێکی چەندلایەنێکی ئۆپۆزیسیۆن بوو لەسەر یەکگرتووی ئیسلامی کوردستان شتێکی وانە بوو بەس من حەقت دەڵێم بابەتی ئێستامان بابەتی یەکێتی و پارتیە بابەتی ئێستامان بابەتی بەتاڵانبردنی هەموو ئەوەی کە لە کوردستاندا هەیە و خەڵک نیشتیمان بەی خۆی نازانێ مسەبیبی ئەم وەزعە پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان ئێمە زۆر قسەمان لەسەر پارتی کردو کاک عەتا باسی نازاننی و بەنی و کۆمەڵشتی کرد هەنیشتی زۆر جوزئیە کە ڕۆشتووە و بە خەیاڵی خەڵکیشا ڕۆشتووە هەر ئەو کات کە ئەو باسی ئەو نیوبەنیوەکە یەکگرتووی ئیسلامی کوردستان و تاکە حیزبە کە بەرامبەر پارتی دیموکراتی کوردستان تا ئێستا بێدەنگ نەبووە من حەزەکەم جوابی ئەوم باتەوە مدەیەکی زۆر یەکێتی نیشتیمانی کوردستان بێدەنگە لە پێناو چیا بێدەنگە یعنی بێدەنگی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ لە واقعی ئێستاکە لە هەرێمی کوردستان هەیە ئەگەر خۆت بە شەریکی دەسەڵات نازانی خۆت لە بەتاڵانبردنی نەوتی کوردستانە بە شەریک نازانی لەگەڵ پارتی بۆ بابەتێکی تر لەگەڵ بەغایە باز ناکەی بەڕێز کاک پاڤێڵ ئەمڕۆ قسێکی جوانی کرد کە ئێمە سازش ناکەین لەسەر قوتی خەڵکی تەواوە بەڵام سازش نەکردنی ئێستا کوا مەوقیف یعنی کە گرنگە خەڵک ئێستا مۆقیفی تاگلانەیەوێ کاکە مۆقیفی تاکە نەفەرێکیەوێ کە تۆ بەرامبەر ئەم دەسەڵاتە گەندەڵا کە نیشتیمانی فرۆشتووە کە وڵاتی وێران کردووە کە خەڵک ئینتیمای نەماوە بۆ وڵاتە کە دەیان عقودی نەوتیە هەردوو لایەن لێ بەرپرسن تۆ چۆن دیفاع لەوەکەی کە بە بێدەنگی دیفاع لە پارتی دیموکراتی کوردستان کردووە من حەز ناکەم بچمام جەدەلەوە بەڵام ناوهێنانی هەنێکلانی ئۆپۆزیسیۆن کە دەنگیان نییە مەوقیفیان نییە هەندێک جار نیو بە نیو بوون کاکەوان نییە دوێنێ و پێرێ برای بەڕێزم دوێنێ و پێرێ 23 پۆستمان لە بادینان تەسلیم کرد کە ئێوە نەتان کردووە قەت 23 پۆست یەک وەزیرتان واز لێ نێناوە لەبەرەوەی شەریکە نەوتن یەک پۆستی و قایمقامێکیشتان واز لێ نێناوە شەڕیشی لەسەرەکەن 23 پۆستمان لە بادینان واز لێنا لەسەر یەک ئیمزا ئەویش کە پارتی داوای کرد یەکگرتووی ئیسلامی کوردستان ئەو ئیمزایە بچێشەرەوە کە کاتێک سەرۆکی حکومەت نایاتە ناو پەرلەمان ئێمە نەمان کرد ئەی چێ کردی ئەی لایەنەکانی کە بۆ کردیان دەکاکە ئێوەش وەکو یەکگرتووتان کردایە لە پۆستەکانتان نەترسانایە کاکە باسەکە ئەوەیە ئێستا ئێمە لە کوردستانە تاکە جەمسەر کە پارتی دیموکراتی کوردستانە مسەبیبە لە وێرانکردنی ئەم وڵاتە بەڵام یەکێتی نیشتیمانی کوردستانیش بێبەش نییە لە مواقعی کە لە هەرێمی کوردستانە هەیە یعنی ئێستا بەم بێدەنگیە و بەم خیتابی هەنێک کەوادری برادرانی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەگەر ئاوا بکەن کاکە بۆ ئینتیخاباتی خۆتان خراپە هاوسەنگێک دروست دەکەن لە تاڵانبردنی نەوتی ئەم وڵاتە یعنی لەو کێشانەی کە لە کوردستان لا هەیە باشە ئەم وەفدانە ئەڕواتە بەغداد داوای 230,000
بەرمیل باسی 120,000 ینی باسی ئەم عقدەی کە کراوە باسی ئەم ڕێکەوتنەی کە کراوە کە لەگەڵ حکوومەتی عێراقیە دروست بکرێ ئادەی ڕۆڵی هەردوو لە ئایا بەم بێدەنگی ئێوە مؤەیدی ئەو ڕێکەوتن کە پارتی کردوێت یان بۆ دەنگەکەڵ نابڕن ئێمە لە کاتی انتخاباتەکانان بینیمان هەزار وعدرا بە تەوتین کاکە ئاگاداری ئەمڕۆ لە موسسەکانی سلێمانیا بە زۆر هەژماری من پڕەکەنەوە بۆیە ئێمە خۆڵ نەکەینە چاوی خەڵک و من نامەوێت بچینە ئەم مجادلەوە قسەکە لەسەر چییە عفو کاکزانە ببوورە بە باسی یەکگرتووی ئیسلامی کوردستان کرا ئێمە وەکو یەکگرتووی ئیسلامی کوردستان 23 پۆستمان لە پێناو یەک ئیمزا کە هەر 23کەی ئامادەبوون دەست 22 هەر 23 وازیان لە پۆستەکانی هێنا بەڵێ ئێستاش ئەمڕۆی حکوومەتی عێراقی کە سوودانی بازەکە بەڵێ متەمەسیکە بە بڕیاری دادگای فیدراڵی کە یەکگرتووی ئیسلامی کوردستان لەوێ شکاتی کرد لە ڕێی پارێزەرەکەیەوە ئێمە داواکەماندا و بە قازانجی هاوڵاتیان و فەرمانبەران و مامۆستایان شکایەوە ئێستاش حکوومەتی عێراقی تەکیل لەو سێ خاڵا کاتەوە تەوتین باشە ئەو داهاتە و هەموو کۆی گشتی ئەوەی کە لە دادگا باس کراوە حکوومەتی عێراقی تاکیل لە داهاتی نەوتی و نانەوتی و باسی موچە خۆران و باسی تەوتینەکەکە و کە ئێمە چوینەتە لای سوودانی و یەکگرتووی ئیسلامی کوردستان لە بادینان لە 2005 کە دەسەڵات موحد لە کوردستاندا بڕیاریان دابوو وەکو ئێستا داهاتی کوردستان ئاودیو بکەن بەڵێ یەکگرتووی ئیسلامی کوردستان وتیان خاینە ئەمە بۆتە جاژ لەگەڵ عێراق ئێمە شەهیدماندا لە بادینان لە پێناو چی لە پێناو خاکی کوردستان ئێمە یەکەم کەس بووین کە بڕیارماندا ئۆپۆزیسیۆن بین و بە معارەزە بووین بۆیە من حەز دەکەم شتەکان بە ئینساف و بەرامبەر ئۆپۆزیسیۆن وەلایەنەکانی ئۆپۆزیسیۆنیش پۆڵم بکرێ ئەگەرنا ئێمە من یەک قسەم کاک ئەم جەدەلەی ئۆپۆزیسیۆن و دەسەڵات لەم کاتەیە کە 3 مانگە خەڵک موچەی وەرنەگرتووە کە 3 مانگە وەکو باسمان کرد باوکو و کەسوکار و دایک شەرمەزاری دوکاندار و مارکێتەکان و دوکانی فیتەر و عەرەبانچیەکانە ئەبێ ئێمە قسە لەسەر ئەوە بکەین عیبەیە تۆ لە ئێستاە بێدەنگی تەڵبژاردۆ بەرامبەر ئەم دەسەڵاتە کە هیچ بەهایەکی بۆ هاونیشتیمان بوون لە کوردستاندا نێشتوتەوە خەڵکی برسی کردووە جیرفانی خۆش مامۆستا عەبدولخالق سوپاس دەکەم مامۆستا عەتا بۆ بێدەنگن بێدەنجی بەرامبەر بەچی بەرامبەر بۆ زۆر بەتاکید زۆر سپاس کاکزانە من تاوانە و پرسیاری ئەوەی کردڵێ بۆ بێدەنگن وڵا حرمەتم هەیەەوە نادیدەکردنە ئەوە نەبینینات کە سابڵی یەکێتی نیشتیمانی کوردستان بێدەنگە ئەوە یەکێتی نیشتیمانی کوردستانە دەنگی هەڵبڕیوە و توێتی ڕازی نیم بەڕێوەبردننی ئەم وڵاتە بە هەمان نەمەتی ڕابردوو بڕاتەوە پێش ئەوە یەکێتی نیشتیمانی کوردستانە حیزبێکی حساب بۆ کراوی گوێ لێ گیراوە لە بەغدا و لە هەرێمی کوردستان بەبێ یەکێتی نیشتیمانی کوردستان هیچ بڕیارێک ناچەسپێ هیچ کۆبوونەوەیەک سەر ناگرێ و هیچ کاریگەریەک لەسەر کوردستان و لە ناو عێراقیش تقریبا بەبێ یەکێتی نیشتیمانی کوردستان ناچێتە پێش و سەر ناگرێت بۆیە یەکێتی نیشتیمانی کوردستان بە ئاشکرا دەنگی هەڵبڕیەوە ئەوەی کە باسی شێکات جەنابی دۆخە قبول ناکەن بە هیچ شێوەیەک بە هیچ شێوە دۆخەکە قبول ناکرێ ئەوە یەکێتی نیشتیمانی کوردستانە هەر خۆی باشە زانێ ینی ئەمڕۆ کاک بافڵ ئەو قسەی کردووە هەر هەفتەی ڕابردووش بوو کاک بافڵ بە نوێنەرایەتی بە نمایندەی گەلی کورد چووە بەغدا و لەسەر دەستی ئەو لێک تێگەیشتن و تەفاهم و ڕێککەوتنانەی کە هەبوون بە ئەنجام گەێنران یعنی بۆیە بابەتی تەوتین بابەتێکە من حرمەتم هەیە هەندێک کەس کردوێتێ بنێشکە خۆشەی بندانی و بەدەمیەوە گرتووە ئەجینات تەوتین ئەمەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان ڕەنگە وەکو وشا وەکو دەستەواژە بە نیشتیمانی کردن ئەجینە نۆ خاڵی جەوهەری گرنگی خستۆتە ناو هەژماری منەوە کە خەدەماتن لە ناو ڕقم حسابی خەڵکە ئەم جارە یەکێتی نیشتیمانی کوردستان تەسبیتی کردووە و لە دەستی لەبەرەوەی موچەنای خەڵک هەموو لە دەستی ئەو نوخبەیە کە لە سوورەکاتی ئەنجومەنی وەزیران دەری هێناداوێتی وەزارەتی دارایی ئەوە یەکێتی نیشتیمانی کوردستان بووە ئەوە بەڵێن نەبووە دابێتی و جێبەجێ نەکردوێ نەخەر یەکێتی نیشتیمانی کوردستان هەر بەڵێنێکی دابێت جێبەجێیەکە و وتیشی من ناچمە حکوومەتێکەوانەیە کە ئەو حکومڕانیە کارنامەی حکوومەتەکە بەدڵی خەڵکی هەرێمی کوردستان نەبێ ئەوەی کە ئەشی بینین ئێستا کە پێک نایە دڵنیات ئەەکەمەوە یەکێتی نیشتیمانی کوردستانە جارێکی تر قبوڵی ئەوەی نییە هەندێک لە برادرانی معارەزە و خەڵکێکی تر کە ئێستا معارەزن لەگەڵ پارتی دیموکرات
دموکراتی کوردستان حکومت پێک بێن و دوایی فەرموو لە یەکێتی نیشتیمانی کوردستان بکەم بڵێوەرە چەند حەقیبەیەکی وەزاری ماوە تۆش مشارەکە بکە ئەوە یەکێتی نیشتیمانی کوردستانە ئەی سەلمێنێ ئەی سەپێنێ کە حیزبێکی گەورەی هەرێمی کوردستانە و لە ساحەی سیاسی هەرێمی کوردستان بە یەکێتی نیشتیمانی کوردستان یەک بڕیار نادرێ بۆیە پێم خۆشە ئەو پێی ناخۆش نەبووە کە من وامود بەڕاستی ئەگەر حرمەتم ینی هەر کەسێک ئەوەی پێ ناخۆش بێ ئەوە مێژووە ینی ئەی بینین ینی بە حەقیقەت بەڵام باسی شەهیدەکە شەهید لای هەمومان پیرۆزە بەڵام پێم وایە لە ئاشەیدی یەکێتی نیشتیمانی کوردستانە بەدەیان حیزب بەقەد یەکێتی نیشتیمانی کوردستانیان شەهید نییە خاوەنی 26,000 شەهیدن هەم لەسەر پرسی نەتەوایەتی هەم لەسەر پرسی ژیاری خەڵکیش خۆ تۆ یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەموو پارچەکانی تری هەرێمی کوردستانی گەورە تەسحی بەخۆی داوە شەهیدی داوە بۆ هەمووی تێکۆشاوە ئەگەر حرمەتم لایەنێک لەلایەنەکان لەسەر بابەتێک شەهیدێک یان چەند شەهیدێکی دابێت شەهید هەمووی خوێنی گەشە خوێنی ئاڵە شەهیدی ئەم کوردستانەیە لەسەر سەرمانن کە سوکاریان سەر لە هەورە لای ئێمە بەڵام یەکێتی نیشتیمانی کوردستان لە بەرامبەر خاچی هەرێمی کوردستان و بابەتە نەتەوەیەکانە بەڕاستی لە پێشی هەمویانەوە بۆ قوربانیدان و خوێنەکەی جۆگەلەی خوێنی لەبەر ئەڕوا بۆیە یەکێتی نیشتیمانی کوردستان من حرمەتم هەیە کەس ناتوانم زایدە بەسەر یەکێتی نیشتیمانی کوردستان یەکێتیش نەخێر بێدەنگ نییە نەخێر بە هیچ شێوەیەک بێدەنگ نییە نەخێر بە هیچ شێوەیەک بێدەنگ نییە من باسی ئەوەکەم ئەڵێم ئێستا کە حکوومەتی هەرێمی کوردستان پێک نایە لەسەر ئەو دەنگە زوڵاڵ و نێرە دەنگە دلێرەی یەکێتی نیشتیمانی کوردستانە بە سنگی دەرپەڕیوە ئەڵێ قبوڵم نییە تاگڕەوی جارێکی تر لە هەرێمی کوردستانە بێ و خوازە کاکە یعنی بەڕاستی جەنابتان ئەزانن هەر ئەم جاری دانیشتنی هەردوو لە بەڕاستی لە ڕۆی پرۆتۆکۆلی شێوازەکەی جیاوازی پێوە دیار بوو بۆی جەنابتان بزانن یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو حیزبە نییە بچێتە ژێرباری هەندێک بابەتی خوا نەخواستە دارایی و ئەمانەوە شەریکە بەشە لە دەسەڵات شەریکە بەش بووە لە دەسەڵات لە بەڕێوەبردنی ئەم وڵاتە یەکێتی نیشتیمانی کوردستان لە مەسئولیت ڕای نەکردووە خۆ زۆر جار وەزیری خەڵک هەبووە و مدیر عام و قایمقام و محافظ هەبووە لە شارەکانی تری هەرێمی کوردستان گلەیەکە ڕوبەڕووی یەکێتی نیشتیمانی کوردستان کراوەتەوە لەبەر حیزبێکی گەورەیە بە ڕەحابەتی سەدرە وەری گرتووە شانی داوەتە بەر مەسئولیت قبوڵیشی بووە و زۆر جار جەنابتان زان هەندێک بابەتی خزمەتگوزاری بەرپرسەکەی بەڕێوەبەرەکەی بەڕێوەبەرگشتەکەی یەکێتی نییە گوێ لە دەسەڵاتی یەکێتی ناگرێ بۆلایی بۆلایەنەکەی خۆی هەیە لە شوێنێکی ترەوە ڕەنگی ئازی پێ بدرێ بەڵام خەڵکێک لە یەکە ڕوبەڕووی یەکێتی نیشتیمانی کوردستان دەکاتەوە ئەزانێ یەکێتی نیشتیمانی کوردستان خاوەن مێژوویەک خاوەن سەروەریەک خاوەن کللتورێکی نیشتیمانی زۆر و زەوەندی جەناوی مامجەلال و ڕەوانشان مامجەلالە بۆیە ڕوویدەمی لە یەکێتی نیشتیمانی کوردستانە چاوەڕوانەکان لە یەکێتی نیشتیمانی کوردستان یعنی شتە گەورەکان بە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەکرێ لەگەڵ ئەو پەڕی ڕێز و حرمەتم بە خەڵکی تر ناکرێ. دکتۆر دڵشاد کاتی بەرنامەکەمەوە دەبوو دواسەرنجی تۆ بۆ ئەوەی کە خەڵک وەکوی مام سعد عەبدولخالق وتی جیرفانی بەتاڵ ئەوەندەی تر ماندووش نەکرێ ماندوو نەبێ مەسەلەن ئێستا هەر ئەمڕۆ بەڕێزێگەڵێکە تەواو نەوتیان نەدا و داهاتی نانەوتیشیان نەدا و موچە نایە بەڕێزێکتر لە دەسەڵات دەڵێ نەوت حەل بووە هەر داهاتی نانەوتی ماوە سبەینێ بگەنە ڕێکەوتن سبەینێ موچە دێ یعنی خەڵکەکە ماندوو بووە ینی دواسەرنجت بە کورتی مەمنوو نەبم زۆر بەسەر چاو تاوان خۆی گەورە لە قورآانی پیرۆز داوا فەرمێ و ئەوف و بیادی لای داهاتوو واتە ئەو وعد و بەڵێنانەی کە بە هاوڵاتیانە دێن ئەبێت جێبەجێ بکرێت چکەوە کە بە هاوڵاتیانەدا ئەوە وعد و بەڵێنێکە کە بەخوای گەورە داوە تاوان ئۆپۆزیسیۆنەکان یاخود بڵێن دەسەڵاتیش بەو هەموو کونوکە لەبەرەی کە تێدایە بەو هەموو وەزیرە گەندەڵ و پەرلەمانتار و محافظ و قایمقامە گەندەڵی تێدایە بۆیە ئۆپۆزیۆنە ساختەیەش دروست بووە بە هەمویان بەو دەستە جەمعیەک وایان کردووە کە تێدا هاوڵاتی تێدا زەرمەند بێ ئەوەی کە هەیە کە ئەیبینن بۆیە ئەوە جەنابەت شایەتیم بۆ ئەدەی ژیانی هاوڵاتیان بەدەستی دەسەڵاتێکی ناداتپەرۆر و ئۆپۆسیۆنێکی ساختەوە گەشتۆ بەو ژیانی کە ئێستا ئەیبینن کە 4 مانگە موچە نییە کە وەکو خەڵک هاوڵاتی وەکو تۆپی لێ هاتووە ئەو ئەڵێ موچەکە لە دەستی فلانە ئەوڵە اینجا کۆمەڵێ بەرپرسی نامەسئول کە لێدوانی نابەجێ دەدەن لە دەسەڵات بۆ نمونە کە بینیمانە لەم ڕۆژانە یعنی بۆ نمونە ڕێباز حەمدان کاکە تۆ بە چی سیفەتی قساکەی ئەکاکە تۆ وەزیری یاریدەدەری سەرۆکی حکوومەتە حکوومەتی هەرێم یاریدەدەرە هیچ پەیوەندێکی کاکە ئەوە هەر تەنها و تەنها مەبەست یعنی ئێمە من نمونەیەکە ئەوەن ڕێباز حەملان نمونەیەکی هێلکەیەکی پیسی نمونەی جوانی ئۆپۆزیسیۆنێکی ساختەیە وڵاتە بوو کە 15 ساڵ کە دارایی اینجا مەبەستم چییە ئاخر شت ئەگەر ئاخر بەڵێ ئاخر کۆمنتی خۆت بڵێ سوپاس دەکەم محەممەد ماغوت شاعرێک بوو محەممەد ماغوت شاعرێک بوو کە وەکو چۆن ئێستا دەسەڵات کونوکە لەبەر و گەندەڵی و ئەوانەی تێدایە شاعرێک بوو بەڵام بەخۆی لە دەسەڵات نزیک بوو شعرێ نووسی على ئەساس معارەزەیە و لە دژی دەسەڵات شعرێ نووسێ دواتر هاوڵاتیان خەڵکی خاوێنی ئەو وڵاتە ڕۆشتن شعرەکانیان کۆ کردەوە
بەربارانیان کرد لەناو بیناو لەناو ڤێلاکانی خواوتان تۆ ڕاز نییە لەگەڵ ئێمە ئەوە بوو دواتر لە کۆتایی تەمەنی بە پێی پەتی ڕۆژ لەناو خان و قوڕەکان و لەناو دەنگە خاوێنەکانی وڵاتەکانە ژیە و شعری دواتر شعرەکانی تا ئێستش کاریگەری هەیە بۆ لەبەرەوەی لەناو ڤێلا و باخ و شقۆ نەیەوت کاکە من ئۆپۆسیۆن و لەسەر دەسەڵاتە نووسم بۆیە ئەمانە ئۆپۆسیۆنێکی فەیکن و کون و کەلەبەرەکانی دەسەڵاتە پۆشن و دەنگی ناڕازی خاوێنی ئەم وڵاتە سار دەکەنەوە و کارکتەرن دروست کراون بۆ ئەوەی لە نەتیجەدا بە سەفقاتی ژێربەژێر لە سینیەک بە ڕقسەوە بچنە باوشی دەسەڵات کاکە لەم وڵاتەدا هەر بە خۆیان موبایلێکە دەنە دەستیان کۆمپیوتەرێکە دەنە دەستیان بەڵە حڕن جنێوە دەن قسە ئەەکەن بەڵام بە تەنسیق و دواتریش خەڵک وڵاتیان بوون کاکەوەنی قساکەوە جنێوەدا ئەگە ناتۆ لە وڵاتانی کە کەسێکی وەکو ئەوەی برادری سەرۆکی هەڵوێست ئەمەی علی و کە من ناوێنم فرە بڵێن فرە مەسلحەت یاخود بڵێن سەرۆکی جوڵانەوەی چرخ و فەلەقی کوردستان و ئیتر وڵای بەڕاستێکی ڕێبوار و خەڵ ئەمانە بەڕاستی کۆمەڵی کارکتەرن نانەکەیان لەسەر موبایل و سوسیال میدیا ئێمە کۆمەڵێ ڕۆژنامەنووسی باش بمانەیە وەکو جەنابت و کەناڵی کورسات و کەناڵەکانی کەیش کە ئەوانە دەنگی ناڕازی هاوڵاتیان نەگەێنن دەست لەسەر برینەکان دانن پێش 15 ساڵ پێشەوەی ئەم پۆسیۆنە ساختەی حزبە کارتۆنیانەی وەکو چۆن لە ڕژێمی پێشوو دروست ببوو ئەگەر یەک جادە یەک شەقامێک کارەبای نەبووایان بگیرە لە مختاری گەڕەکەەوە لە شۆخای گوندەکەەوە تا ئاگەش بە وەزیرەکە ئەلەرزی دەستی هاوڵاتیانی ماچە کرد بەڵام ئێستا ڕۆن سەفقاتی ژێربەژێر و ئیتفاقکەن لەگەڵ ئۆپۆزیسیۆناڵ ئێمە بۆتان تەرتیب بکەین شەوان لە باخ و ڤێلاکانی کە وەریان کردو بە سەفقاتی ژێربەژێر بۆیە من ئەمەوێ ئەو ماسکیان هاوڵاتیان لێ تیا بگەن والله وبالله هەمویان دروستکراون کارکتەرن خوای گەورە لە قورئانی پیرۆزدا فەرمی یومە توبلە السەرائر فما لەو من قوة ولا نەصر واتا ڕۆژێک دێ ئەم قسانەی من کە ئەیبینن هەر وەکو چۆن ئەو حزبەی کابانی ماڵ کە پێش 15 ساڵ کە هاوڵاتیانی ئەم هەرێمی کوردستانی بە کوژدا و نمونەی ڕێباز و عەلی و کۆمەڵی خەڵکی کەیتیا دروست بوو ناوەکانیان نازانم کارێکیان دواتر چوونە باوشی دەسەڵاتەوە ئەم قسەی من کە خوای گەورە لە قورئانی پیرۆزدا کە ئاماژەی پێکردو فەرموویەتی یومە توبلە السەرائر فما لەو من قوة ولا ناصر واتا ڕۆژێک دێ هەموو ئەو سڕانە هەڵ ئەماڵێت و نەتیجەش هاوڵاتیانی هەرێمی کوردستان بۆیان ڕوو نەبێتەوە ئەمانە حزبی کارتۆنین و ئۆپۆزیسیۆنی ساختن بۆ پڕکردنەوەی کون و کەلەبەرەکانی نەعەدالەتی دەسەڵاتە ئینتیمایەک چۆن بمێنێ کاکە خەڵک فەرمانبەر لەبەرزکردنەوەی نەبێ ژیانی نەبێ موچەی نەبێ ئاو بەپارە بێ کارەبات بەپارە بێ تەندروستیت بەپارە بێ تەعلیمت بەپارە بێ کاکە ئەمە کەواتە دەلالت لەواکاتەوە وەزیرەکەت هیچ ئینتلیجنت و زیرەکیێکی چ مهاراتێکی تیامانە کراون بە وەزیر ئەی باشە ئەگەر هەر بەڕێکردنی کار و بار و ئەوانەیە مۆرەکان لە وەزارەتەکان سپاسەکەم کاک دکتۆر پاکەرەوە دەستڕەنگینەکان کە من دەستیان ماچەکەم ئەوانە بۆ ئیمزاکانەکەن سپاسەکەم دکتۆر شڵا دەرفەتی دیکەمانە بێ گفتوگوی زیاترەکەی لەگەڵ کاتی خۆی من یەک شتێک ویستم بۆ بڵێم من وڵای ئەگەر کاتەکەم تەواو بوو لەسەر کاک عەتاو آخر شت یەک تێبینێک لەسەر کاک عەتاو و کاک عەبدولخالق ئێستا هەر لە ستۆدیۆیە کاک عەبدولخالق ئەڵێ ئێمە وەکو یەکگرتو توانیمان موچەکە دابینکەین کاک عەتاش ئەڵێ ئێمە یعنی من یەک شتێک ئەڵێم لە کاتی خۆی ئێمە نمونەیەک بێن مۆهێرۆخان کە دامەزرێنەری کەناڵی کورساتە کاتی خۆی مەجموعەیە گەنج کە لە بیدایەتەکانی تەمەنیان نابووین و ئێمەشی تێدا بووین عقدێکی کرد لەگەڵ زانکۆیەکە بۆی ئێمە بچین لە دەرەوەی وڵات خوێندنەکەین من طبعا من حزبی نیم و من یەکێتیش نیم هیچ حزبێک نیم چۆ عقدی کرد نەیپرسی تۆ معارەزەی تۆ دەسەڵاتی تۆ ئەوەی بەڵام بەداخەوە کون و کەلەبەرەکانی دەسەڵات و معارەزەی ساختە چی یا ئۆپۆزیسیۆنی ساختەکە دروست بووە ئێستا کە تەنانەت کتابێکت لە وەزارەتێکیش بێ لێتە پرسێ کام ڕەنگەی کامە ئۆپۆزیسیۆنی ساختە یان ئۆپۆزیسیۆنی حەقیقیانەوەی من هاتووم ئەم قسانە ئەکەم بۆی کۆتایی بێنم بەو ئۆپۆزیسیۆنە ساختانە لە ماوەک لە ڕابردوودا یعنی ئەوەی ئەمان بینی وانە بوو کاکەم خوا لێ خۆش بوو مام جەلال کە سەمام ئەمانی عێراق بوو یا کاک مەسعود کە نیوەی تەمەنی لە پێشمەرگایەتی بە سەرف کرد ئەمانە وایان ناکرد بەڵام ئێستا بەداخەوە ئەم دەسەڵاتەی کە کونوکە لەبەرە زۆرە یا ئەو ئۆپۆزیسیۆنە ساختەی دروست بووە بە هەمویان ئەیانەوێت ئەم وڵاتە وێرانکەن کارەکتەر و ئەکتەرن دروست کراون و هیچی کەی تێدانە بۆیە بەڕقس و سەماشە و دواتر پێشکەشی دەسەڵاتەکەن و سپاسەکەم لە دوای من هەواڵ هەیە کاکە دکتۆر شاد سپاسەکەم زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر شاد محەممەد چالاکوان سپاس مامۆستا عەبدولخالق ببوورە مشت کاتێک دەمێ بەڵام وڵا مەجالێک کرد دقەیەکیش بحەقمانە فەرموو ئەوەی من دووبارەیەکەم ئەوەی کاک دڵشاد باسی کرد دیارە لەگەڵ هەندێک لەلایەنی ئۆپۆزیسیۆنێت تێگە لە سەرێ گرتووی ئیسلامی کوردستان بۆ ئێستا من خاڵ بە خاڵ قسەم لەسەر کرد بەڵام ئەوەی کە هەیە بەڕاستی من
باسی دەسەڵات و ئەوەی مامۆستا باسی کرد باسی ڕابردوویەتی نیشتیمانی کوردستان ئێمە وەکو یەکگرتوو هەم خەبات هەم ڕابردوو هەم شەهیدی هەموو لایەنەکان کە لە پێناو خاکی هەرێمی کوردستان شەهید بوون جێگای تەقدیرن بەڕاستی و خەباتی هیچ کەسیش سفر ناکرێتەوە ئەوەی لە پێناو خزمەتی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بوو بێ بەڵام ئێمە وەکو یەکگرتووی ئیسلامی کوردستان لە پێناو مافی خەڵک دەسەڵات تەرچێک بێ چەند زۆن بێ ئێمە قبولی ناکەین و بە شێوەیەکی تر بڵێن ئەو حقیقەتانە ئەخەینە ڕوو نابێ خاتری کەس بگیرێ جاکا کە تۆ ئەگەر شەریکە بەژنی ئەبێ دۆخی بێدەنگیت کۆتایی پێبێنی ئەبێ مواقیفت ڕوون بێ ئەگەر زۆر جار هاوارێکەکەی کە لە پێناو هاوڵاتیانی هەرێمی کوردستانایە مووقیفەکە ڕوون بێ ئێستا بە ئاشکرا دیارە پارتی دیموکراتی کوردستان تاکجەمسەری ئیش لەسەر نەوت و لەسەر سیاسەتی خارجی و لەسەر کۆشتەکە وەکو تەشکیلەی حکوومەتیش من نەمەوێت ئەخیر شدەوە بڵم بەڕاستی کاکە حکوومەت خۆکەتە تاخیرتان کردووە لە پێناو خزمەتی خەڵکی تاخیرتان نەکردو برای ئازیز لە پێناو قوتی خەڵک تاخیرتان نەکردووە لە پێناو موچەی خەڵک تاخیرتان نەکردووە ئەسڵەن ئێستا ئەبوای حکوومەت و پەرلەمان تەفعیل بێ لەبەرەوەی ئەم کێشانە پەسێراوی نامێنەوە بۆیە وەکو یەکگرتوو خۆمان کاکزانە وەکو یەکگرتوو باسی ئۆپۆزیسیۆنی حەقیقی کرا بۆمان بە ئۆپۆزیسیۆنی حەقیقی ئەزانین و بەردەوامی ژەبین دەستخۆش بێ زۆر بە کورتی زۆر سپاس وەڵام پێم خۆش نەبوو کاک عەبدولخالق بچێتەوە جەدەلەوە بەڕاستی چونکە نیشتیمانی کوردستان مێژوویەکی دیاری هەیە نیشتیمانی کوردستان هەمیشە لە بەرەی خەڵک بۆ و لە بەرەی خەڵکی ژەمێنێتەوە من جارێکی تر ئەیڵێم شتی گەورە بە حیزبی گەورە ئەکرێەوە حرمەتم هەیە هەر کەسێ شتێک بڵێت و یەکێتی ئاوری لێ بداتەوە لە کاروان جێمێنێ بۆیە یەکێتی هەر بەرەو پێشەوە ڕوا بۆ دواوە ناگەڕێت سپاس بۆ بەڕێزمان بە سەعات عەبدوڵڵا کادری پێشکەوتوی چێتی نیشتیمانی کوردستان چاودێری سیاسی سپاس بۆ بەڕێزمان مۆستا عەبدولخالق ناوەتی کادری پێشکەوتوی یەکگرتووی ئیسلامی کوردستان و چاودێری سیاسی سپاس بۆ بەڕێز دکتۆر دڵشاد محەممەد چالاکوان بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم بێکەوە پانۆڕامای ئەم شۆمان پێشکەشکردنم لایەکتە نەمانەتی خوای گەورە بخواتەوە